باشێک لە دانیشتوانی گەڕەکی ڕەحیماوەی شاری کەرکووک گردبوونەوە و ناڕزاتیان دەربڕی لە بڕیارێکی دەستەی وەبەرهێنانی شارەکە بۆ تێکدانی باخچێکی گەڕەکەیان و کردنی بە پرۆژێکی بازرگانی. دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن لەسەر نەخشەی شارەوانیش ئەو پارچە زەویە باخچەیە و ئەوانش زیاتر لە 13 ساڵە سەوزایان لەسەر دروست کردووە و خزمەتیان کردووە. ئەوەیە ئێمە قبول ناکەین بۆمانەکەن هەدیقە وەک ڕێز بەلەدیە وتی دەوتانەکەین هەدیقە با بیکەن هەدیقە نایکەن هەدیقە قبولمان نییە بیڕمێن و بیکەناش خان و شوقە و مقا ئەمارەوە هەستکە دەست بە دەست بکە ئەو فرۆشێت ئەو پێش دەفتەر و ئەو بشێتە ئەو 2023 ئەم ئەردا شۆڤڵمانی ناوە تەختمان کردووە زمیزمان تێ کردووە دارمان کردیوە لێمان داوە هەر بەس ئەم بەرامبەر خۆم بێ لە زیرانەکەم 1000 دارم زیاتر کردیوە. بەپێی نەخشەی شارەوانی ئەو پارچە زەویە بۆ باخچە لە گەڕەکە تەرخان کراوە، بەڵام بە بڕیاری پارێزگار دراوە بەدەستەی وەبەرهێنانی کەرکووک. ئەوە لە کاتێکدایە ڕێژەی سەوزایی لە کەرکووک لە سەدا 5 تێپەڕ ناکات و زۆر کەمترە بەراورد بە سەندەردی جیهانی کە لە سەدا 15ەیە. ڕێژەی سەوزایی نەک لە کەرکووک لە هەموو عێراقا کەمە، ینی ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ستاندەرە جیهانیەکان هەر زۆر کەمە و زۆریش لێوە دوورە. کەرکووکی شارێکە لەوانە، بەڵام ئێمە لەو کاتیە پاری پەتۆدۆلارمان بۆ هات سەوزایی و پارکێکی زۆرمان کرد، حەدیقەیەکی زۆرمان کرد، بەڵام هێشتا نەگەشتۆتە ئەو ئاستەیەکەوە بگاتە حەدێک ئەو نزبێت تێپەڕکە نزبەیەکی زۆر کەمە. دەستەی وەبەرهێنانی کەرکووک دەڵێت بە بڕیاری ئیدارەی شارەکە ئەو پارچە زەویەی گەڕێکی ڕەحیماوەیان وەرگرتووە و دەکرێتە شوێنی بازرگانی وەک مۆڵ و دوکان و دراوەتە وەبەرهێنەر. ئێمە وەکو دەستەوە بەرهێنان ساحب عرزین، ساحب عرز ئەو شوێنانەیە ئەو کەسانەیە کەوا بەلەدی و بەلەدیات و بڵێن عقاراتی دەولە ئەمانە کە فرسەی ئیستثماریە بێ فرسەی ئیستثماریمان بۆ ئەنێرن. یەکێ لەو فرسانەی کەوا مەتەن ئیسە سکاڵای لەسرە عرزەکە هین بەلەدیە عدەم و مانعی بۆمان نردووە کە ئەم شوێنە شوێنێکی تیجاریە ئەتوانرێ بدرێتە دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی کەوا مستەثمرێکی بۆ بدۆزرێتەوە بیکاتە شوێنێکی تیجاری. دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن ئیدارەی شارەکە لەبەری زیادکردنی ڕێژەی سەوزایی ناوچە سەوزایەکان کەم دەکاتەوە لە کاتێکدا گەر ئەوان نەبوونایە و پارێزگاریان لێ نەکردایە ئەوە زۆربەی ئەو زەویانە داگیر دەکرا و دەکرا بە شوێنی نیشتەجێبوون. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.